زۆر کەس پێی وایە ڕاپرسی ئێمە کە ئەیکەین واتە سەور دەکە ئەو ڕاپرسی و سبەینێ سربەخۆییە نەخێت ڕاپرسی کە دەکرێت ئەوە لە خلالی پرۆسەیەکەوە پرۆسەی ئێمە لە مەسەلەی ڕاپرسی بەرەو سربەخۆیی دەکرێت لەگەڵ وڵاتانی جیران لەگەڵ عێراق بە تایبەتی قسەی لەسەر دەکرێت چونکە ئێمە لەگەڵ عێراق ئەگەر خۆ جیاش بینەوە هەر جیران دەمینێن و ئەمە جیرانێک نامانەوێت بمینێن لەگەڵ عێراق دائیم لە شەڕ و هیندابن ڕەنگە ئەو پرۆسەیە ساڵێک 2 ساڵ 3 ساڵیش دەوام بکە یعنی ئەم پرۆسەیە دەبێت دوور لە بەکارهێنانی توندوتیژی بە ئەنجام بگە و ئەم پرۆسەیە جێگای پرۆسەی چارەسەرکردنی بارودۆخی ناوماڵی کوردستان ناکە ئەویش هەر موازی لەگەڵ ئەوە ئەڕوا و ڕەنگە ئەم پرۆسەی ریفراندۆم یا ئەولۆتی ریفراندۆم دەرگا و پەنجەرەی باش بکاتەوە لە بەردەم چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی ناوماڵی کوردستان.